بۆت بکەم باسی دێ جوانەکەم بووکی ڕازاوەی گەرمیانەکەم شەغلەنگەر ئێستا جوان و ڕازاوە باغی پڕبەرە و کێڵگەی پاراوە باش ئێستا چی خۆ جیاخۆ یا وەڵڵی ئێستا قامیشە خۆ قەمیش قامیشە خۆ زەلی وشکە خوا و کەمێک گیاش دەرچووە تۆ کولێرە چەوراکەیت ئارەوەڵاوە ڕۆم ساغۆک شەکەرەکەم پێ و کولێرە چەوراکەم تەڕە پیازە هاانجێنم ئەیکەمە ناو نانەکە و هەیلەکەوە کولێر پێش کولێرە پیازین جاران. مەلی بچووک چی و چیت هەیە؟ مەلی بچووک فنجس غەندور بابێژین جاوا ئەوە کشتیمە هەیەکی مەدناوێکی هەیەوەیەکی خواردنێکی جاوایە بە تایبەت دەخوا. شەتڵەکەیتان لەکوێ پیا کردووە؟ ئەما شەتڵەکەی لە بازار ئەیەنین باخ و باخاتە لە خوارەوە یێنن شەتڵ قەڵەمە بە قەڵەم. يعني يكم عشيرات كانت دروسي كذا أم دي قاقا محمود دروسي كذا مصطفى منبع للصعفة سيد الأنبياء مشعل في خۆشەویستان ئەمەوێ لە کۆتاییە بۆ خورمایە دەمتان شیرین کەم بەو نارنجەش بۆتان خۆشکەم.